سیاسەتی عێراق هەروە هەرێمی کوردستانیش زیاتر لە بەرژەوەندی تورکیا دەبێت؟ ئێمە بەلامانەوە گرنگە شتێک هەیە ئاماژەی پێ بکەین. تورکیایەکی کەوتوو، تورکیایەکی شکست، تورکیایە کە هیچ توانایەکی ئەو تۆی نەماوە. چکم تورکیایەک لە پێش ئۆپەراسیۆنی مووسڵ ئەگەر تەمەشا بکەین بە هیچ شێوەیەک وەڵامی عێراقی نەدایەوە و بەڕێز عەبادیشی وەکو کەسێکی زۆر بەکەم دەبینی کەوا لە ئاستی ئەردۆغاندا نییە کە بتوانێت ئەوە بکاتەوە. خێرە ئێستا تورکیا هاتۆتە لای عەبادی و بێوێت ئەو کێشەیە چارەسەر بکاتەوە لە کاتێکە ئێمە ئەوە دەبینین نا پەیوەندی نێوان تورکیا و عێراق ئاسایی دەبێتەوە و نە عێراقیش ئەتوانێت پەیامەکانی تورکیا بتوانێت بداتەوە. چکم بوونی هێزەکانی تورکیا لە عێراقدا بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا مەترسێکی زۆر گەورە و جددیە بۆ ئایندە بۆ ناوچەکە بۆ گشتی و لە لایەکی تریشەوە ئێستا ناوچەکە بەڕاستیش لە ئاستێکی ململانێکی گەورەدایە. ئەمە کێشەکە تەنیا کێشەی عێراق و تورکیا نییە. ئەمڕۆ کورد بۆتە هێزێک لە ناوچەکە ئەتوانرێت وەکو ناو هاوکێشە گشتیەکەی ئایندەدا بتوانێت جێگەی خۆی بگرێت لە ڕۆژئاوای کوردستان. ئێستا تاکە هێزێک کە بتوانێت بەرامبەر بە داعش بەردەوامی خۆی بدات تەنیا هێزی کووردە لە ڕۆژئاوای کوردستان بەڕاستیش یعنی ئێمە پێویستە ببینین لە معادلەی ئایندەی لەو معادلەی ئایندەشدا کورد دەبێتە هێزێک. بەڵام تورکیا بە هیچ شێوەیەک نایەوێت کورد بگاتە ئەنجامی خۆی. لەسەر و ئەساسە باوەڕ ناکەین بە هیچ شێوەیەک تورکیا و عێراقیش بگەنە ئاستێکەوە. بەڵام ئەوەی کە پێویستە ئەمڕۆ گەلەکەمان لەسەر ئاستی هەموو لایەنە سیاسیەکان بەگشتی و گەلەکەشمان بە تایبەتی بتوانن بەرامبەر و پیلانگێڕانەی کە هەیە پەیامی خۆیان هەبێت و بتوانن لە ناو گەمە سیاسیەشدا نبنە ئاستێک کارێکتەرێک بۆی خۆی بکاتەوە. لەسەر و ئەساسەیە ئەمڕۆ ئێمە باوەڕیمان بەوە هەیە کە سەرکەوتن بۆ ئایندەی گەلی کووردە نەتەنیا بۆ عێراق و بۆ تورکیا. زۆر باشە کاک عەبدولوهاب باس لەوە کرد کە کورد لە ئێستادا ڕەخەمەوە لە معادلەیدا توی هاوکێشەی سیاسی یاخود جیۆپۆلیتیکی ناوچەکەدا حسابێکی تایبەتی بۆ دەکرێت. کورد چۆن دەتوانێت مافەکانی خۆی لە ئایندەدا یاخود لە جوگرافیای سیاسی ناوچەکەدا مسۆگەر بکات بەوە ئەم مافانەی دەتوانێت دەستەبەر بکات بەوەی کە هاوکاری وڵاتانی دراوسێ بکات یاخود پەیوەندیەکانیان کورد بەگشتی هێزە سیاسەکان چ لە ناوەی هەرێمی کوردستان یاخود لە دەرەوە و لە پارچەکانی دیکەی هەرێمی کوردستان پەیوەندی نێوان هێزەکان زیاتر تون و تۆڵ بکرێت؟ بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ ئەو هەلێکی زۆر گەورە بۆ گەلەکەمان ڕەخساوە بە تایبەتی لە ئاستی ئێستا و ئەو هەلەش پێویستە بە هیچ کاتێک لە دەستی نەدەین. ئێمە لە کاتێکدا وەکو کۆما جوواکی کوردستانیا کەجەکە داوای کۆنگرەی نەتەوەیی کرد بۆەوەی کۆنگرەی نەتەوەیی پێکنێت. ئەمڕۆ هێزەکانی بەداخەواڵێم پارتی دیموکرات کە لەسەر ناوی حکوومەتی هەرێم ئەم بابەتە ئەوروژێن و لەگەڵ تورکیا بۆی نەتوانرێتەوە پێک بێنرێتەوە ئەم بابەتیان وروژاندووە. ئێمە باوەڕێکی تەواومان هەیە لە ئایندەدا گەلەکەمان بتوانێت ئەنجامێکی باش بەدەست بهێنێتەوە و لە ئایندەشدا ئەنجامێکی باش بەدەست بهێنێت. زۆر باشە بەڕای ئێوە ئەمە کۆتا پرسیاری منە بۆ بەڕێستان. پێتان وایە کە هێزەکانی پەکەکە لە شەنگال دەکشێنەوە دوای ئەوەی کە سەرۆکوەزیرانی تورکیا لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی بەغداد وەروە هەولێریشی کرد جەختیان لەسەرەوە کردەوە کە هێزەکانی پەکەکە لە شەنگال بخرێنە دەرەوە. پێتان وایە کە ئەم هێزانە لەوێ دەستنە دەرەوە؟ بێگومان خاڵێکی زۆر گرنگ هەیە وەک لە تەواوی هەم وەکو لایەنی پارتی دیموکراتی کوردستان و هەم لە لایەنی پەکەکەشەوە هەردوو لایەن وەکو شەڕی کورد بە کوژدان ئەو بابەتە مەحروم کراوە، شەڕی براکوژی مەحروم کراوە. باوەڕ دەکەم بە وتوێژ دەتوانن ئەنجامێکی باش بگرن و چارەسەرێکی باشیش بەدەست بهێنن. بەڵام ئەگەر بێت و مداخەلە و ئەو شێوازە گەمەیە کە ئەمڕۆ بنالی کە بناڵی یاڵدرم کە دەخوازێت و وەک لایەنێکی میوانێکی بەڕاستی ڕەزا قورس کە لە تەنیشتی بەڕێز بارزانیەوە دەڵێت پەکەکە تیرۆریستە و گەریلا تیرۆریستە و شەڕوان تیرۆریستە بەڕاستیش دەبوایە ئەو بابەتە بەڕێز بارزانی ئەو بابەتی قبول نەکردایە چکم ئەو بابەتە لێکترازان دروست دەکات و ئێمە باوەڕیشمان هەیە پارتی دیموکرات پێویستە هەرچی زووە لەناو ئەو گەمەیە بێتە دەرەوە و یەکێتی گەلی کورد لێرەدا بتوانێت دروست ببێت و چکم ئێمە خاڵێکی زۆر گرنگ هەیە. تورکیا
لە پێناوی مانەوەی خۆی و لە پێناوی ئاواتەکانی خۆیدا هەرچی لە توانە بێ دەیکات. جەبهەت النوسرە و ئەو لایەنانەی کە پێشتر دژی سووریا بەکارهێنان هەر هەمویانی فرۆشت بە کەمترین نرخ و هەر کەسێکیش توخنی تورکیا بکەوێ زۆر بە ئاسانی بۆ ئایندە دەیفرۆشێت زۆر بەهایەک لەوان کەمتریش و ئەنجامەکانمانیتیا بەدەست دەچێت. وەڵامی پرسیارەکەی منت نەدایەوە زۆر بە کورتی پێتان وایە بە خوێندنەوەی بەڕێستان دوای ئەم معادلە سیاسیانەی کە لە ناوچەکە هەن و سەرۆکوەزیرانی تورکیا سەردانی بەغداد و هەولێری کرد پێتان وایە کە پەکەکە هێزەکانی لە شنگال بەرێتە دەرەوە؟ هەر کاتێک زەمانەتی پاراستنی گەلی شنگال هەبێت ئێزدیەکان هەبێت و بە گفتوگۆ بەڵێ دەتوانێت بچێتە دەرەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولوهاب ئەحمەد ئەندامی دەستەی هاوسەرۆکاتی تەبگەری ئازادی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوون. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. سپاس بۆ ئێوەش.